لیژناوە بەشەکانی قامێت لە زۆربەی شار و پارێزگاکان بەردەوامن لە ئەرکەکانیان تەنانەت لە پێش ڕۆژانی جەژن و لە ڕۆژانی جەژندا. بۆ مەبەستە بە سوپاسەوە لە شاری هەڵەبجە دکتۆرە دڵنیا فاروق لەگەڵایە سەرۆیکی لیژنە هاوبەشەکانی قامێتی شاری هەڵەبجە. دکتۆرە بەیانیت باش، جەژنت پیرۆز بێت. سپاس کاتی خۆت بێمە بەخشی. بەیانیتان باش، جەژنی ئێوە و گوێگرانی بەڕێزیش پیرۆز بێت. زۆر سپاس. دکتۆرە با لەوە دەست پێ بکەین، ئەرک و کارەکانی لیژنە هاوبەشەکان لە شاری هەڵەبجە لە ڕۆژانی جەژنیشدا بەردەوامە؟ بەڵێ لە ڕۆژانی جەژنیشدا بەردەوامە. وەک بوو هەمومان ئاگادارین لیژنە هاوبەشەکانی قایمەتی هەڵەبجە ئەرکێکی ئاینی نیشتیمانی ئیداریان لەسەر شانە. لەبەرەوە پەیوەندیەکی ڕاستە و خۆی بە بەرژەوەندی تەندروستی هاوڵاتیانەوەیە لیژنەکەمان بەردەوام لە دەرچووندایە پێش ڕۆژانی جەژن و لە ڕۆژانی جەژنیشدا لە دەرچووندایە. بەڵێ دکتۆرە بە چ شێوازێک ڕوبەڕووی سەرپێچەکانە بنەوە لیژنە هاوبەشەکان؟ ئێمە پێش جەژنی قوربانی پیرۆز بەرنامەیەکی تۆکمەماندان ڕێژا بوو. 3 ڕۆژ پێش ئەوە دەرچوونێکی چالاکیەکی گەورەمان ڕاگەیاند لە ناو شار و گەڕەکەکانی شاری هەڵەبجەدا. چەندین شوێن گەڕاوین، چەندین شوێن ئیجراعاتی بەرامبەری کراوەتە بەر. هەنێ حاڵەتمان هەیە پێویستە لەو کاتە شوێنکارەکە یەکسەر داخرێت و خاوەنەکەشی ڕوبەڕووی ڕێکاری یاسایی بکرێتەوە و هەنێ شوێنمان هەیە ئەبێ غرامە بکرێت بە پێی ڕێنمایی و یاسایی لیژنەکەی. بەڵێ دکتۆرە باسی ڕێنمایی و غەرامەکردنی ئەو شوێنانت کرد کە قۆڕخکاریەکەن وەک بەڕێستان ئاگادارن بەهۆی جەژنەوە گەشتارێکی زۆر ڕووی لە هەرێمی کوردستان کردەوە بە دیاریکراوی شاری هەڵەبجە بۆ پێی چەندین شوێنی گەشتاری تێدایە. پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە تا ئێستا هیچ شوێنێک سزادراوە کە قۆڕخکاری کردبێت؟ بە خۆشحاڵیەوە تا ئێستا لە ڕۆژانی جەژنە ئێمە دەرچوونمانەیە و ئەو شوێنانە سەردانمان کردوون کە خواردن و خواردنەوە ئامادە دەکەن بۆ گەشتیاران. تا ئێستا هیچ شوێنێک سەرپێچی نەبوو، هیچ سەرپێچێکیش تۆمار نەکراوە. بەڵێ دکتۆرە تا چەند هاوڵاتیان هاوکاریتان ئەکەن لەوەی کە زاناریتان پێ بدەن سەبارەت بەو شوێنانی کە قۆڕخکاری ئەەکەن لە نرخە، چ لە بۆنەکان بێت یان چ لە ڕۆژانی ئاساییدا بێت؟ لیژنە هاوبەشەکانی قامێت ژمارەی مۆبایلی خۆیە بە دڵنیاوە خۆشحاڵیەوە پەیجی تایبەتی خۆمان هەیە بڵاو کراوەتەوە زۆربەی هاوڵاتیانی شاری هەڵەبجە پەیوەندیمان پێوەکەن. ئێمە هیچ ناونیشان و هیچمان ناوێت، تەنها ئەو شوێنەمان پێڵێن کە سەرپێچیەکەی کردووە. بە خۆشحاڵیەوە لیژنەش لەو کاتەیە سەردانی ئەو شوێنەیە کات ئەگەر هەر سەرپێچیەک هەبێت یا خاوەنەکەی ڕوبەڕی ڕێکاری یاسایی کاتی ئەو شتە هەبێت دەستی بەسەرگیرا بە. لە ماوەی 6 مانگی ڕابردووشتا لیژنە هاوبەشەکانی قامێت نزیکەی 15 تەن خۆراک دەستیان بەسەراگرتووە کە زۆر هەندێک لەو خۆراکانەی پێش ئەوەی لە بازاڕا ساخ بکرێتەوە دەستی بەسەراگیراوە. 15 شوێن داخراوە. بەڵێ دکتۆرە نزیکەی 75 شوێن. بەڵێ فەرموو دکتۆرە. بەڵێ 75 شوێن ئاگاداری کراوەتەوە، یعنی ئەمە ڕێژەیەکی زۆر زۆرە. 200 شوێن غرامە کراوە، بەڵام لە چاو 6 ساڵی داهاتوو ئەم ڕێژەیە کەمی کردووە چونکە بە سوپاسەوە هاوڵاتیان وەشیارن هەمیشە ڕێنمایی لێژنە جێبەجێ ئەەکەن. ئێمە لە کاتی خۆیان هەڵمەت ڕادەگەێنین کە نزیکی وەرزی هاوی نەبینەوە هەڵمەتی تەنکی پاکردنەوەی شوێنە گشتیەکان ڕادەگەێنین. هەروەها ئەو هەڵمەتی ئەوە ڕادەگەین نابێ خواردن و خواردنەوە لە پلەی گەرمی بەرزادا بنرێت، ئەبێ لە شوێنێکی فێن کاخەزن بکرێت. هەر شوێنێکیش ڕێنمایی جێبەجێ نەکرێت ڕوبەڕووی ڕێکاری یاسایی دەبێتەوە بە دڵنیایەوە. بەڵێ دکتۆرە دەرچوونی لیژنەکانتان کات و ساتی دیاریکراوی بۆ هەیە؟ نەخێر هەرگیز کات و ساتی نییە لیژنە هاوبەشەکانی قامێت چونکە زۆر حاڵەتمانەیە سعات 12 شەوە. بە تایبەتی بازگەی سەمەقی بە سوپاسەوە بۆ بازگەکانی شارە زۆر کە هەمیشە هاوکاری لیژنەکەمانن. حاڵەتێک ئەبێت نەخوازراوە خێرا تەلەفۆنەکرێت و لیژنەش ئامادەیە لە هەمان کاتە دەڕوات و ئیجراعاتی خۆی ئەکات و ڕێنمایەکانی جێبەجێەکات. بەڵێ دکتۆرە دڵنیا تا چەند لایەنە پەیوەندیدارەکان هاوکارتانن لە سەرخستنی کارەکانتان؟
بە دڵنیایەوە لایەنە پەیوەندیدارەکان هاوکاری لیژنەکەن وەکو هەمومان نەزانین لیژنە هاوبەشەکانی قایمقامیەت بەڕێز نوخشەخان قایمقامی هەڵەبجە سەرپەرشتی ئەم لیژنەیەەکە پەیوەندیەکی ڕاستەوخۆی هەیە هەمیشە لە نزیکەوە بە تەلەفۆن لە هەموو کارەکانمان ئاگادارە پێش و خچکۆبوونەوە ڕێنمایی دەرەکات بۆ ئەوەی لیژنەکان ئیشەکانی خۆیان جێبەجێکات و هەروەها بەڕێوبەرایەتی ئاسایش بەڕێوبەرایەتی تەندروستی هەموو لایەنەکان ئاگادارە بۆ نزیکی جەژنی قوربان لەگەڵ بەڕێوبەرایەتی ئەو قافە هەنێ ئێمە ڕێنماییمان دەرکرد و بەڕێزیان لە ناو مینبەری مزگەوتەکانەوە ئەو ڕێنمانەیە بە هاوڵاتیان کە چۆن قوربانی بکرێت چۆن هاوکاری لیژنە بن چونکە خۆتان نەزان لیژنە ئەوێت هاوڵاتیانی شارەکەمان متمانیان هەبێ بە خۆراک و هەروە ئەمانەوێت ئەو بازرگانانە ئەو شوێنکارانش ڕێنمایی لیژنەکە جێبەجێکن هەرگیز لیژنە نایەوە سزا و سەرپێکی تۆمار بکاو یا سزای خاوەن شوێنکارەکان بدا بەڵکو ئەمانەوێت هەمویان بە شێوەیەکی ڕێک و پێک ڕێنمایی جێبەجێکن خواردنێکی تەندروست پێشکەش بە هاوڵاتیان بدەن ئێمە چونکە زانین یەکێک لە هۆکارەکانی نەخۆشی خۆراکە ئەگەر بە شێوەیەکی تەندروستی و زانستی مامەڵەی پێوە نەکرێ بەڕاستی ئەبێتە ژەهرێ لەسەر سفرە و خوانمان. بەڵێ دکتۆرە دڵنیا من دوا پرسیارت لێ ئەەکەم خۆ دەزانید لە ڕۆژانی جەژن گەشتارێکی زۆر لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە هاتووە پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە لیژنەکانتان بە چ شێوازێک چاودێری مۆتێل و هۆتێلەکانەکە؟ ئێمە لیژنەمان هەیە تایبەت بەو شوێنانە سەردانیانەکات لە ڕووی نرخەوە لە ڕووی پاکوتەمیسیەوە لە ڕووی جێبەجێکردنی بەرگری شارستانیەوە لە ڕووی جێبەجێکردنی ڕێنماییەکانەوە و ناحیەکانیش لیژنەمان هەیە ئێمە کۆنتاکتمان هەیە لەگەڵیانە لەم ڕۆژانە دەرچوون و خۆشمان لیژنە هاوبەشەکانی قایمقامیەت پێشتر سەردانی ناحیەکانمان کردووە چونکە بە سەرپەرشتی لیژنە هاوبەشەکانی قایمقامیەتی هەڵەبجە ناحیەکانیش بەڕێوە ئەبرێت لە جەژنیشا سەردانیان ئەەکەین خۆشبەختانە حاڵەتێکی وانە بووە هێمە هەمیشە سوپاسی خاوەن پیشەوەرەکانی شاری هەڵەبجەکەن کە ڕێنماییەکان جێبەجێیەکە. بەڵێ بەڕێز دکتۆرە دڵنیا فاروق سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامیەتی شاری هەڵەبجە سوپاس کە ڕاستەخۆ لە شاری هەڵەبجێ ئەزیزەوە لەگەڵمان بوون سەرکەوتوو بن.